بەردەوام بم لەگەڵتانە وەچینە لای هەواڵێکی ترمان و چینە شاری دۆکی خۆشەویست بەبۆنەی ساڵیادی دامەزراندنی سەندیکای هونەرمەندانی کوردستانەوە ئەمساڵ لە شاری دهۆک جیاواز تێپەڕی تایە چەندین چالاکی بەڕێوەچوو واروها بەشێک لە هونەرمەندانی دیار توانرا لەلایەن سەندیکای هونەرمەندانی کوردستانەوە خەڵات بکرێن کە بەشێک لەو هونەرمەندانە خزمەتێکی زۆریان هەیە و ساڵانێکی زۆریشە خزمەت بە بواری هونەرەکەن لە کایە جیاوازەکانە. لە شاری دهۆک بەبوونەی ساڵ ڕۆژی دامەزراندنی سەندیکای هونەرمەندانی کوردستان بە ئامادەبوونی ژمارەیەک لە هونەرمەندان و هونەردۆستان چەندین چالاکی بەڕێوەچوون وەک خەڵاتکردنی ژمارەیەک هونەرمەند و چەندین کەسایەتی و دەستگا و بەڕێوەبەرایەتیەکان کە هاوکار و پشتیوانی بزافی هونەری بوون لە دهۆک هەروەها بە پێشکەشکردنی چەند گۆرانیەک ڕێوەرسمەکە کۆتایی هات.